بینە وەڵام و حقیقەتی شتەکان بخەینە ڕوو. هەڵبەتە چەند ڕێگرێکی یاسایی و هەروەها کۆمەڵایەتی لە ئارادا هەبوو و هەروەها ڕێگری شەرعیش. ڕێگری شەرعی ئەوەیە کە ئەم تاقیکردنەوەیە تەنها بۆ من نییە، وایان گەورە کرد کە هیچ ماڵێک نییە کە ئەمڕۆ باسی ئەم پرسەیە تێدا نەکرێت. لەبەر ئەوە هەمووی تاقی دەکرێتەوە ئەمڕۆ. ئایا تا چەند تۆ باوەڕ دەکەی بە هەر شتێک کە دەیبیستیت و هەر چاواشەکاریەک کە دەکرێت لە فەیسبوک و لە ماڵپەڕەکان و سایتەکان و پەیجەکان بە هەر حاڵ کە دەکرێت، ئایا تا چەند تۆ باوەڕی پێ دەکەیت، تا چەند تۆ دەبیتە جسرێک بۆ گواستنەوەی ئەم هەموو بوختان و درۆ و غەیبەت و چاواشەکاریە؟ تا چەند ئیمانت ڕێگات پێدەدات، تا چەند ئەخلاقت ڕێگات پێدەدات و تا چەندیش ڕێگات لێ دەگرێت و دەڵێ سبحانەکە هذا بوهتان عظیم. من تەدەخولی ئیشی شخصی و کەسی تایبەت بە هیچ کەسێک ناکەم. بۆیە بە گشتی نەک تەنها من لە تاقیکردنەوەدا بووبم، بەڵکو تێگڕای ئەم میلەتە ئەوانەی کە گوێیان هەڵخست و گوێیان گرت و سەیریان کرد لە تاقیکردنەوەدا بوون، جا هەیە نەجاحەتی هێنا و ئیمان و ئەخلاقەکەی پاراستی لەوەی تووشی هەڵە و تاوان بێت و هەشا نە ئیمانی ڕێی لێگرت و نە ئەخلاقیشی ڕێی لێگرت، کەوتە تاوانەوە، کەوتە غەیبەتەوە، کەوتە بوهتانکردن و سوکایەتی پێکردنەوە. ڕوانگەی کۆمەڵایەتیش بێگومان ئەوەی کە ڕێگر بوو کە من قسە بکەم تا ئێستا ئەوە بوو کە دەمویست بە تەواوی لایەنی شەرعی و هەروەها قانونیش من خێزانم بگوازمەوە و هاوسەرگیریەکەمان تەواو بێت. ئەو کاتە بێمە جواب و قسە لەسەر ئەم بابەتە بکەم ئینشاءالله، چونکە پێش ئەوەی کە لایەنی قانونیش تەواو بووبایە قسە لەو بابەتە کرابایە، لەوانەیە هەندێک کەس خۆیان کردبایە مدعی کە هیچ تەڕەفیش نین لە قەزیەکەدا، بەس بۆ ئەوەی من تووشی کێشەیەکەن. بە هەر حاڵ دەمێ ڕوونی کەمەوە بۆ تێگڕای خەڵک ئەوانەی کە مەبەستیانە لە حقیقەتی ئەم بابەتە بگەن. ئایا ئافرەتێک کە من هاوسەرگیریم لەگەڵ کرد چێ بوو؟ ئایا ئافرەتێک بوو بە مێرد بوو یا ئافرەتێک بوو جیابوو بۆ لە هاوسەرەکەی، جیابوونەوەی شەرعی دەڵێم کە لە یەکی 2016ەوە جیابۆتەوە لە هاوسەری خۆی، کێشەیان هەبووە، ناکۆک بوون لەگەڵ یەکتر. ئەمە ئافرەتە خۆی، ئەمە دایکی ئافرەتە، باوکی ئافرەتە، مامی ئافرەتە، هەر هەمووی تەسریحی دەکا و هەر هەمووی دانی پیادنێت و ڕوونی دەکاتەوە کە خۆیان کێشەی هەبوو ئەم دوو نەفەرە لەگەڵ یەکتر. ئەو جا جیابوونەتەوە لە یەکتر و دوای جیابوونەوە و کۆتایی عیددەی شەرعی کە من مارەم کردووە، بەڵێ مارە بڕینی شەرعی دەڵێم و مارە بڕینی قانونیش کە لە مەحکەمە کراوە، دوای ئەوەی کە لە مەحکەمە لە هاوسەری پێشووی جیابەتەوە ئەو کاتە بە یاساییش لە مەحکەمە مارە بڕاوە. کەواتە ئەوەی کە ئەو ئافرەتەی من هاوسەرگیریم لەگەڵ کرد خۆی کێشەی هەبوو پێشتر لەگەڵ مێردەکەی، بەڵام مەحکەمە وەکو قانون و یاسا و شەرعیش وەکو دینی خوا هەردووچی لە ئارادایە. ئەوانەی کە باوەڕیان بە شەرع و بە دینی خوای پەروەردگار هەیە بێگومان دەبێ قسەی ئەو ئافرەتە بەلایەنەوە قبول بێت و قسەی باوکی ئافرەتە، قسەی دایکی ئافرەتە، چکەوانە ئەسڵی قەزیەکەن، ئەمانە معنین بە بابەتەکە. تۆ بێ بڵێ وەڵا ئافرەتەکە خۆی نازانێ بۆچی جیابەتەوە، من دەزانم بۆچی جیابەتەوە، ئەمە زوڵمە، ئەمە ستەمە، ئەمە درۆیە و بوهتانە. خاوەنی قەزیەکە خۆی نەزانێ بۆچی جیابەتەوە، تۆ بێ لەولاوە خۆت بکەی بە خاوەنی قەزیە بڵێ بەڵێ من دەزانم بۆچی جیابەتەوە، نەخێر. و هەروەها لە بینی من و هاوسەری پێشوویدا کە نامەگۆڕینەوە هەبووە لە بینماندا، نامەی بۆ من ناردووە، من کێشەم لەگەڵ تۆیان نییە، من کێشەم لەگەڵ تۆی نییە، ئەوە نامەی یەکەمی. نامەی دووەمیشی کە دەڵێ تۆ لە مەسەلەکەیان نیت، من لە مەسەلەدا نیم، باڵێ بێگومان خۆیان کە گەیشتونەتە ئەو قەناعەتە لێک جیا ببنەوە بە یەکەوە ناگونجێن و مناڵیشیان نەبووە لە بیندا، چەند ماوەیەکە کە بە یەکەوە بوون مناڵیشیان نەبوو، هەرچەندە بەداخەوە کە بە دەیان و بگرە سەدان درۆ و بوهتان کراوە هیچی چیان فرمێسێک بۆ دەڕژێ، دەڵێ من تەنها خەمی ئەومە ئەو مناڵە قوڕ بەسەرە داماوەی لە دایکی جیا کردەوە، مناڵی کوێ و چیچ، هیچ مناڵیان نییە. دووەمیان دەڵێ نەوەڵا نەک مناڵێک سێ چوار مناڵی هەیە فەقیرە، ڕسمێکی هێناوە ئەو دایکە لەو کۆمەڵە مناڵە جیاکرایەوە کە دایکەکە خۆی یەکێکە لەو مناڵانە، ڕسمی مناڵەتی خۆی و خوشک و برایەتی کە بە یەکەوە گیراوە، ئێستا هێناویانە وەڵا ئەم دایکە کۆمەڵە مناڵی هەبووە، ئەو پیاوە لە مناڵەکانی جیا کردێتەوە، بەڵام نازانێ یەکێک لە مناڵەکان ئافرەتەکە خۆیەتی کە بە مناڵی گیراوە. بە هەر حاڵ کۆمەڵێک چەواشەکاری و زوڵ مستەم لە ماسەلەکەدا
کراوە کە باسی حقیقەتی شتەکە دەکرێت من دوای جیابوونەوەی شەرعی لە هاوسەری ئەو پرسەیە کە دەستی پێکردووە لە بینی ئێمەدا و ئەو ئافرەتە ڕەزابوونی خۆی دەربڕیەوە بۆ شوکردن بە من و منیش کە قبوڵم کردووە و کە قسەش لە بینماندا ڕووی داوە بە مەبەستی هاوسەرگیریە کە لە بیندا بووە و بە شەرعیش کە داوا کراوە و ڕەزابوونی باوکی و مامەکانی دەربڕدراوە و مارە کراوە، بەڵام بۆچی ئیعلان نەکراوە، بۆچی ڕانەگەیەندراوە؟ وەکوتم بەهۆی ئەوەی کە لە وڵاتی ئێمەدا بەتایبەتی لە شاری سلێمانی کە محکەمە دەوامی نەکردووە، کە دائیرەکان وەکو پێویست نەبووە، جیابوونەوەی قانونیان دوا کەوتووە تا ئەم ڕۆژانەی هەفتەی ڕابردوویان چەند ڕۆژێک لەمە پێش. ئەجینە دەمێک بۆ ئەم کێشەیە کۆتایی هاتبوو و تاوەکو مارەیی لە عیدەی شەرعی کۆتایی نەهاتووە، ئەو ئافرەتە سوێن بەخوا لەلایەن منەوە مارە نەکراوە، دوای ئەوە مارە بڕدراوە. ئەوەش بە ڕەزابوونی خۆی بووە و بە داوای خۆی بووە، نەگوەکو هەندێک کەس بەداخەوە دیسان دێن لە جیاتی ئافرەتە دێنە جواب و قسە دەکەن، ئافرەتە خەڵەتێنراوە، ئەو کە منی اختیار کردووە نەک من چوبم ئەوم خەڵەتان دەبێت، ئافرەتێکە خوای پەروەردگار هیدایەتی داوە زیاتر بۆ دینەکەی، ئەوەی کە بەلای ئەوە گرنگە دینە، بەلای ئەوە گرنگە علمە زانستیە، نەک وەڵا کەسێک هات پێ بخەڵەتێنرێ. ئەگەر ئەو ئافرەتە بە دوای ئارەزوو بە دوای خەڵەتێنران و خەڵەتاندن گەڕابایە، ناچێت بڵێ وەڵام من دەچم گەنجێک واز لێ دێنم بۆ کەسێک کە تەمەنی دوو ئەوەندەی ئەو هەیە، دوو خێزانی هەیە، کۆمەڵێک مناڵی هەیە، ئەگەر بڵێن وەڵا ئەم دووشتە ڕەبتی بەیەکەوە هەیە، ڕەبتی بەیەکەوە نییە، لەگەڵ مێردی خۆی نەگونجاوە، جیابوونەتەوە، دوای ئەوە ئەو ئافرەتە حڕە بۆ خۆی هەر کەسێ اختیار کاشوو بە هەر کەسێ بکە کە اختیاری منی کردووە وا نەزانرێت و وا بوهتان نەکرێت کە ئەنەما ئەو ئافرەتە چەواشەکرا بێ یا خەڵەتێنرابێ. بەخوا بۆ هەموو ڕای گشتی ڕای دەگەێنم کە ئەو ئافرەتە زۆر دڵخۆشە بۆ هاوسەرگیریە، زۆر لەو پەڕی خۆشحاڵی و کامەرەدایە و زیاتری ڕۆژ بە ڕۆژ خۆشحاڵ دەبێ ئینشاء الله تعالى. بەڵێ بینە سەر ئەوەی کە ئایا باوکو مامەکانی ڕازی بوونە؟ بێگومان ڕازی بوون والله، و ئایا حاشایان لێ کردووە؟ نابەخوا دوێنێ شەو باوکی و دایکی لە ماڵی ئێمە بوون، هاتبوون بۆ سەردانی من و کچەکەیان و دوێنێ بە ڕۆژیش ئێمە لەگەڵیان بووین و پێرێ شەو ئێمە لە ماڵی ئەوان بووین و سەردانیمان کردوون. باوکی شانازی بە و هاوسەرگیریەی ئێمەوە دەکات و دڵی پێخۆشە و هەروەها دایکی و هیچ کێشەیەکیان نییە، سوپاس بۆ خوای پەروەردگار. کەواتە خەڵکینە خۆتان بم قەزیەوە مەشغوڵ مەکەن، خەفەتیشی بۆ مەخۆن، چونکە ئێمە هیچ کێشەیەکمان نییە، سوپاس بە خوای پەروەردگار، ئارامین، ئاسوودەین. بەڵام ئەم هەموو سوکایەتی پێکردنەی کە کەسانێک دەیکات بە من یا بە خێزانم، بەداخەوە دەیڵێم لە دەستدانی ئیمانە، لە دەستدانی ئەخلاقە، چونکە ئەوەی کە بەڕاستی